ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لەم کاتەیە گرنگیەکی ئەوتۆ هەیە لەبەرەوەی ئێستا ناوچەکە زیاتر بەرەو کێشە ئەڕواتە بەرەو ینی ئاشتی و ئێستا پرسی کۆرۆنا و پرسی جەنگی جیهانی و کێشەکانی نێوان رووسیا و ئەمریکا زیاتر بووە بۆیە ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان لەم کاتەیە گرنگیەکی زۆری هەیە بۆ کورد و بۆ ئارامی ناوچەکەش. ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان کاریگەریەکی ئەوتۆیی لەسەر باکووری کوردستان و کوردستانی گەورە ینی بە تایبەتی لەسەر باکووری کوردستان و بۆ کوردستانی گەورەش زۆر سوودیە بێ لەبەرەوە عەبدوڵڵا ئۆجەلان خاوەنی سیستەمە ینی ئەوش سیستەمێکە وەکو سیستەمی دیموکراسی وەکو سیستەمەکانی تر و ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان لەم کاتەیە کاریگەریەکی زۆری لەسەر ئەوە ئەبێت بۆ ئەستقراری و بۆ ئارامی ناوچەکە. پێویستە پارێزەرەکانی خۆی ببینن ئەمە بۆ چەندەمین هەزارەمین جارە داوای بینینی عەبدوڵڵا ئۆجەلانەکەن ئەویش وەکو تاکێک وەکو مرۆڤێکی ئەم کۆمەڵگایە ئەم سەرزەویە پێویستەکە پارێزەرەکانی ببینن پزیشکەکانی خۆی ببینن ینی تێستی بۆ بکەن ئایا بۆ بزانن بارودۆخی تەندروستی چۆنە ژیانی چۆن. لەم کاتانەدا دەبێت لیژنەکانی مافی مرۆڤ بێنە سەر خەت بۆ لێپرسینەوەی تەندروستی ئەو کەسانە کە ئێستا لە زیندانەکانە خەفەگیرن بە تایبەتی کەسانی سیاسی بۆ نمونەوەک بەڕێز ئۆجەلان ڕێبەری گشتی پارتی کرێکارانی کوردستان ناسراو بەبەکەکە کە ماوەی 21 ساڵە لایەنی هێزەکانی تورکیاوە ئێستا لە دوورگەکانی ئێمرالی دەست بەسەرە. لە ڕاستیدا ناکرێت مرۆڤێک کە داوای حەقی نەتەوەکەی خۆی بکات و تۆ بە تیرۆریزم بیدە لە خەڵم لەم کاتانەدا دەبێت لیژنەکانی مافی مرۆڤ بە شێوازێکی پرانسیپانە بە دیسیپلین بێنە سەر خەت و لە بارودۆخی ئەو بەڕێزە بپرسن بەو پێی ئەگەر کەسێک دوژمنی هەبێ ئەو دوو دژمنی هەیە یەکەمیان داگیرکەرانی تورکیا و دووەمیشیان ڤایرۆسی کۆرۆنایە. داواکارم لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە نەتەوە یەکگرتووەکان هەوڵێ بدەن لانی کەم با پارێزەرەکانی لەگەڵ تیمێکی پزیشکە سەردانی ئێمرالی بکەن و لە تەندروستی بەڕێز ئۆجەلان بپرسن بۆ ئەویش مرۆڤ لانی کەم کە بزانە چارەنووسی ئەم جەلامە چۆنە تەندروستی چۆنە وەزعی چۆنە دووچاری نەخۆشیەکە نەبوو ئەگەر دووچاری نەخۆشەکەش هاتبێ ئەویش مرۆڤ بەلا سەرەیەکی دیکەوە نهاتوە لانی کەم بدانن پێداوی پزیشکەکانی بۆ بنەرن.